پیشکش بێ بە توویەوین قسمت بێ بۆ یەکەبین دوور لە تانەی خەڵکەبین نمونەیە شەخە دەبین لای من تەخانەی ژینی پێناسە یاوینی پیشکش بێ بە توویەوین قسمت بێ بۆ یەکەبین دوور لە تانەی خەڵکەبین نمونەیە شەخە دەبین لای من تەخانەی ژینی پێناسە یاوینی ئەوینی شەمی شیرینی دەرمانی دەرد و بێرینی ئەمما مەگەر نەمدونی تاکو من هەم تۆش بمینی ئەوینی شەمی شیرینی دەرمانی دەرد و بێرینی ئەمرە مەگەر مەدونی تاکو من هەم تۆش بمینی بۆچی هیندا بێ هەستی تو زاڵمی بێ دەربەستی تو دار و بەردی ئەمەستی تۆ دووە جارە مر بەدەستی تۆ هێشتا نایی من شیرینی تو ئەم کوژێ خۆشەویستی تو بۆچی هیندا بێ هەستی تو زاڵمی بێ دەربەستی تو دۆر و بەردی ئەمەستی تۆ دووە جارە برم بەدەستی تۆ هێشتا لایە من شیرینی تو ئەم کوژێ خۆشەویستی تو ئەوینی شەمی شیرینی دەرمانی دەرد و بێرینی ئەمڕام مەگەر نەمدوینی تاکو من هەم تۆش بمینی ئەوینی شەمی شیرینی دەرمانی دەرد و بێرینی ئەمڕام مەگەر نەمدوینی تاکو من هەم تۆش بمینی شەمی شیرینی دەرمانی دەرد و بەرینی ئەمڕۆمە ئەگەر مەدوینی تاکو من هەم تۆش بمینی ئەوینی شەمی شیرینی دەرمانی دەرد و بێرینی ئەمڕۆمە ئەگەر نەمدوینی تاکو من هەم تۆش